سڵاوتان لێبێ بەڕێزان من هێوار جەلالم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێ دیارە ئەم هەفتەیە واتە هەینی لە ئێران هەڵبژاردننی سەرۆکایەتی لە وڵاتە بەڕێوە دەچێت وەک دەزانین ئێران یەکێکە لە وڵاتانەی کە کاریگەری زۆر دروست ئەکات لەسەر هەرێمی کوردستان بە تایبەت لەلایەنی ئابووریەوە دیارە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران لەم کاتەدا لە دوای 8 ساڵ لە میانڕەوەکان کە حکوومەتی ئەو وڵاتیان بەدەستەوەی و بەڕێز ڕۆحانیە لە ئێستادا هەڵبژاردنەکان بەرەو نزیک بوونەوە ئەچێت و زۆر بە سەختی ململانەکان قۆڵ بۆتەوە بۆ ئەم مەبەستە من مەبەستمە یەکێک لە هەرە کارکتەرە چالاک و دیارەکانی ناو ئێران بدوێنم ئەویش بەڕێز ئاکامی ساڵحیە کە یەکێکە لە هەرە چالاکوانە بەناوبانگەکانی ئێران و لە هەمان کاتیشدا یەکێک لە بلیمەتانی کووردە لە تاران و خوێندکاری کۆلێژی پزیشکیە لە زانکۆی ئازادی تاران دەمەوێت لەم بەرنمەیەدا باسی ئەوەی لەگەڵا بکەم بزانم بارودۆخی ئێستا بۆ حکوومەتی ئێران و بارودۆخی ناوخۆی ئەو وڵاتە لە کاتی هەڵبژاردنەکانی ئێراندا چۆنە لە کاتی حملەکاندا بە چ جۆرێکە و کاریگەرەکانی حکوومەتی نوێی ئێران لەسەر هەرێم و لەسەر ناوخۆی ئەو وڵاتە چۆن دەبێت پێم خۆشە بزانم چی کارکتەرێک لە سەرۆکایەتی ئێرانەوە نزیکە و هەروە دەمەوێت بزانم ئەو ڕیکلام و پرۆپاگەندانەی لە ئێراندا بەناوبانگن و ئێستا باسی لێوە ئەکرێت چین بە تایبەت لەسەر ئەمانە و لەسەر ئەوەش کە حکوومەتی نوێی ئێران کاریگەری چیە بێ لەسەر هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ کاک ئاکامی ساڵحی کە لەگەڵمانای کاک ئاکام ئەگەر پێشەکیەکەت هەیە بفەرمێ. بەناوی خوا بسم الله الرحمن الرحیم عەرزی سڵاومێ لە تەواوی میلەتی کورد بەتایبەت لە میلەتی کوردی خۆشەویستی هەرێمی کوردستان بەتایبەت تەواوی شارەکانی هەرێمی کوردستان. بابەتەکە کاروەکو کە جەنابتان فەرمووتان لەو بابەتەیە بەڵام داواکاریەکم لە معزەرەتخایەکم هەیە من چونکە پێشەکی سۆرانی زمانی ئێمە لە ئێرانە نەختێک فەرقی هەیە لەگەڵ سلێمانی و شارەکانی کە هەولێروانە داوای لێبوردن ئەەکەم و ئینشەڵڵا من سایی ئەەکەم بە جۆرێک قسە بکەم کە بتوانن لەم تێک بگەن. باش سپاس دەکەم کاک ئاکام. وەڵام ئەمێ لە سەرەتاوە بزانم ئێستا بە حکمی نزیک بوونەوە لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەو وڵاتەدا بارودۆخی ئینتیخابات چۆنە لە وڵاتەدا تا ئیسێکە کە هەر وەکو تەواوی ڕسانەکان و تۆڕۆکۆماڵایەتیەکان باسیەکەن ئایەتوڵڵا ئیبراهیمی ڕەئیسی ڕئیسی دادی کۆماری ئیسلامی ئێران هەروەکو کە دیارە احتمالی زۆری هەیە کە ببێ بە سەرۆکۆماری ئێران و لەلایەنێکی کەوە کەسێک کە زۆر دیارە لە ئەویش کە لانی بەعنوانی کەسێکە دووبارەکیەکە لەگەڵ سید ئیبراهیمی ڕەئیسی ڕئیسی دادی ئێران ناسری هیمەتیە کە ڕئیسی بانکی مرکزی کۆماری ئیسلامیە. کاک ئاکام پێت وایە لە ئێستادا خەڵک ئامادەیتیایە لە هەڵبژاردنەکانی ئێراندا بەشدارکا بە حکمیەوەی لە 8 ساڵی ڕابردووە وەکو من ئاگادارم بارودۆخی ناوخۆی ئەو وڵاتە لە بواری ئابووری و سیاسیەوە زۆر بەرەو دارمان ڕۆیشتووە بەرەو خراپی ڕۆیشتووە ئایا خەڵک هیوای ماوە بە هەڵبژاردنەکان و بەشداری ئەکا بۆ ئەوی گۆڕانکاری بکات لە حکوومەتی نوێی ئێراندا؟ هۆکارهایەکی زۆری هەیە کە یەکێک لەوانە تەسیرێکی کە زۆر بووێتی 8 ساڵی عملکردی 8 ساڵەی دەوڵەتی حەسەنی ڕۆحانیە کە لە تووری ئەم 8 ساڵەی بووێتی بەداخەوە دەوڵەتی حەسەنی ڕۆحانی کە لە سەردەمی خۆیان زیاتر لە 70% خەڵک لەو کەسانی کە مافیەوەیان بوو بێن دەنگ بن هاتنە سەر سنووخی دەنگدان خەڵک ئیسێکە زۆریانی بە جۆرێک پیان بایکۆتی سەر سنووخیان کردووە و ئەوە نیشانی ئەیە کە ئەگەر خەڵک شتیان لە سەر سنووخ نەبووایە هەر ئەو عینە ساڵی 4 ساڵ لەمەوە پێش ناهاتن 8 ساڵ لەمەوە پێش ناهاتن و ئەم بابەتی سەرسنووقا بەداخەوە لەو کاتێو کە ئاغای حەسەنی ڕۆحانی بۆ بە سەرۆکۆماری بە خاتری ئەوەی کە ئیدارەکردنی وڵاتی بەباشی نەکردووە و خەڵکیش ئەو شتێک کە پێویستی پێی بووە لە شتی ڕۆژانیەوە بێڵێ لە شتایەکی تایبەتی خۆیانەوە بڵێ
خانوو بڵێ خۆراک و پوشاکیان بڵێ حتا ئەو شتە کەمانەیان بۆ قشتێکی زۆری خەڵک بۆ جێبەجێ نەکراوە خەڵک زەدە بوون و خەڵک بەداخەوە چونکە لایەنی خاکستەرین بەواتە یعنی لایەنێکن کە زۆر ئاگاداری مەسائلی سیاسی نین کە چی ئەگزێرێت و چی ناگزێرێت و خەڵک بە بەخاتری ئەم مەسئلەیە وا بیرەکەنەوە هەر کەسێک ئینتیخابات بێت خۆی بنووسێ هەروەکو حەسەنی ڕۆحانی ئێت و هیچ باشتر نابێت وەزعیتەکە لە حاڵێکە مەسئلەکە شتێکی کەیە و خەڵک خۆشیان باش ئەزانن کە ئاغای حەسەنی ڕۆحانی ئەگەر واقعاً خەڵک لە کاتی دەنگدانی ساڵی 8 ساڵ لەمەوە پێشە خودی خەڵک هاتن دەنگیان بە تەواوی دابەست سەرۆکی حەسەن ڕۆحانی واتەش دوا 4 ساڵش کە خزمەتی کرد حەسەنی ڕۆحانی کە بەداخەوە ئەو 4 ساڵش بە باشی خزمەتی نەکرد 4 ساڵەکە کە خۆی بربژێر کردەوە بۆ سەرۆکۆماری ئێران ئەم ئایەتوڵڵا ڕەئیسیە ئیسێ کە خۆی بربژێر کردووە بۆ سەرۆکۆماری ئێران ئەویش لەگەڵ ئاغای حەسەنی ڕۆحانی لە دووبەرەکانیا بووە ئەو بابەتە باعث بوو کە خەڵک وە دەرەوەی وڵات هاتن تەبلیغاتێک و هینێکی خراپیان کرد بەرعەلەی ئیبراهیم ڕەئیسی کە بەڵێ ئیبراهیم ڕەئیسی کەسێکی خراپە ئەگەر بێت وایە من دواتر ئەچمە سەر ئەو کاندیدە کە باست کرد بەڕێز ئیبراهیمی ڕەئیسی حتمما شتم زۆر لەبارەیەوە بیستوە بەڵام شتێک گرنگە لەلام لەو بینەیە ئەوەی کە بۆچی حەسەنی ڕۆحانی ئێوە لە سیاست و ئیدارەدانی حەسەنی ڕۆحانی رازینین لە کاتێکدا ئەو هەموو هەوڵەکانی بۆ ئەوە بووە کە لەگەڵ ئەمریکا دانوستان کا لەسەر ڕێکەوتن نامەی ئەتۆمی لەسەر ئەوەی کە بارودۆخی ئێران بەرەو باشتر بڕوات پێتان وانییە یعنی ئەو کارانەی کە حەسەنی ڕۆحانی کردوێتی لە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکایە بۆ باشترکردنی بارودۆخی ئێرانە لەو کاتێەوە کە حەسەنی ڕۆحانی بوو بە سەرۆکۆمار ئەم ڕۆحانی هات فقط ئەیوت من ئێمە لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەمریکا و ئەوروپا ئێم دانوستنەکەم بەتابەت ئەوڵەکان ئێوە لەگەڵ ئەمریکا دانوستنەکەم و ئەم هەوێ بە چی پێڵەن بە تەوافقێ بگەین بە شتێک بگەین کە ئێمە بتوانین لەسەری بەردەوام ببین و بتوانین سریەک هینی ئابووریمان هەردوو وڵاتمان بەهێزتر بکەین لە حاڵەتێکە کە ئەم شتە بەم شعارەوە هاتە ناو ئینتیخاباتەوە و خەڵک بابۆنی ئەمۆڵی پێەیە کاتێک سەرۆکۆمار ڕۆحانی بوو بە سەرۆکۆمار وەچوو مزاکرەی کرد دانوستنی کرد لەگەڵ ئەمریکایەکان و ئەوروپا ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی لە ئەوەڵین جارەکانیەوە وتبووی کە من مخالفم لەگەڵ دانوستن لەگەڵ ئەمریکا چونکە ئەمریکایەکان بەدئەحدن درۆزنن بە قەولی خوان وەفا ناکەن ینی ئەوان فقط هەدەفیان ئەوەیە ئەو شتانی کە خۆیان ئەیان هەوێ جێبەجێ بکەن بە شوێن ئەوە نین کە تۆ بەو شتێکی ئەتێ بگەیت و ئەمانە بەدئەحدن با وجودی ئەوە ئەوتی لەم چوارچێوە بڕۆن لەگەڵ وڵاتانی ئەمریکا و ئەوروپا دانوستن بکەن کە سەرۆک وەزیری دەرەوەی ئێران محەممەد جەوادی زەریف چوو بۆ ئەوێ قسەی کرد و دانوستنیان کرد و دوا مدەتێک هاتەوە تەوافقێکیان هێناوەوە کە ئیسێفان قبولی ناکەن لە حاڵەتێکا چۆنیش بۆچی قبولی ناکەن تەوافقی بەرجامیان کرد کە گوشارەکان لەسەر ئێران لابەرن ئیسە سەرۆکۆمار ڕۆحانی خۆی زانیوێتی کە ئەمریکا باوجودی وەکە ئێران ئەمەری کرد بە تاهوداتی خۆی لەناو ئەم ڕێکەوتنەیە و ئەمریکا دووە ئەوەی کە بینی ئێران لەو ڕێکەوتنەیە با تاهوداتی خۆی ئەنجام داوە هاتە دەرەوە و ئەمریکا و ئەوروپاش قسەکەی ئێران و ئەمەلەکانی ئێرانی بە دروست زانی و نەتەوە یەکگرتووەکانیش لەو کاتەیە تەئیدی کرد و قسەکەی و ئاژانسی ئەتۆمیش تەئیدی کرد ئەو عینی ئاغای ئامانەوە بوو کە دووە ئەمە شتەکە تەئید کرا باوجودی ئەوە ئەمریکا لە ئەم ڕێکەوتنە هاتە دەرەوە لە حاڵەتێکە کە ڕۆحانی تەوافقی بەرجامی بەشتایەکی باش و بە ڕەحمەتی خوای ئەزانی کە ئەیود ئەمە لەلایەن خوا و ئەم شتەکراوە لەلایەنی حکوومەتی منەوە بە کارنامێکی گەورەی ئەزانی کەم هات کە زانی تەوافقی هەستەی ئەم ڕێکەوتنە بە سەنگەی بەرسەنگکەوتووە بەربەرکەوتووە هات وتی من خۆ دانوستنم نەکرد خەڵک ئەمە شتێک بوو کە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی وتی بووی لە حاڵەتێکە ئەمەی واوت کە ئەمە شتێک لە شەشانی خۆی لابێت دووە ئەوە وتی من ئەسڵەن ئێمە تەوافقی بەرجاممان نەکرد ئێمە تەوافق واتای ڕێکەوتنە لەگەڵ خەڵکی ئێران کردی
و لە ئاخریشە کە زانی خەڵکیش لەگەڵ ئەم واتەنین هادووتی ئەسڵ بابەتە ڕێکەوتنە خوا بۆی جێبەجێ کردین یعنی بەم شێوە واتە ڕۆحانی ئیسەش کە ئیسەیە ڕێکەوتنێکیان کردووە کە خۆشیان حتا نازانن ئەو ڕێکەوتنەیە کە بە ئینگلیزی نووسراوە خۆشیان حتا کەرتێک ناخوێنێتەوە کە ئەم ڕێکەوتنە باس لە چی کراوە و ئەمە بابەت باعث بوو کە ئێرانیان 8 ساڵ بە ڕێکەوتنێکەوە بەستەوە ئابووری ئێرانیان بە ڕێکەوتنێک بەستەوە کە ئەسڵەن تەسیراتی نییە لەسەر زۆر ئابووری ئێرانە ئێوە سەرنجتان ڕاکێتن بۆ سەر دراوسەکانی ئێران چەندین دانە دراوسەی هەیە کە هەر هەمووی وارد کننده یعنی لە وڵاتانی بیانیۆ شت دەنن بۆ ناو وڵاتەکانیان بەداخەوە لە سەهمی یعنی سەهمی ئێران لەناو ئەم ئابووری ئەم وڵاتانە بۆ ئەوەی کە شت بازاری ئێرانیان تیابێ 10% کە ئەمە ڕێژێکی زۆر کەمە و ئەگەر ئێران هاتە ئەوەنی کە لەسەر ئەوروپا و ئامریکا و ئەمانە کاری بکردا هاتایە دراوسەکانی خۆی ارتباطی باشتر کردایە لە بەحسی اقتصادی ڕاوەبەتی باشتر کردایە بێگومان زۆر باشتر ئەبوو و یەک واتێک کە لە بەحسی ئاغای حەسەنی ڕۆحانیە ئێمە ئاغای حەسەنی ڕۆحانی بەحس شتێکە ئەسڵ بەعض شتێک ناو وڵاتی ئێرانە هەیە ڕەبتی بە تەحریمەوە نیە ڕەبتی بە هینەوە بشارەکانەوە نیە قیمەتی مریشک بڵێ قیمەتی زۆر شتیکە بڵێ قیمەتی خانوو بڵێ زۆر ڕەبتی بە مدیریەتەوە هەیە بە ئەوەی کە تۆ ئاگاد لێ بێ کە ئەمانە چی لێ ئەگوزارێت ئاغا ڕۆحانی لە زۆر شت ئەسڵەن ئاگادار نییە لەو کاتێک کە کۆرۆنا هاتووە ئەسڵەن لە ماڵەکەی خۆی نەهاتۆتە دەرەوە ماشا بکەن لە حاڵێک هەفتەوای بەرپرسەکانی باڵای ئێران دانیشتنیان بۆ لەگەڵ کەسانێکە ڕۆشتونەتە ناو خەڵکەوە لە حاڵەتێکە کە ئاغای ڕۆحانی بەم شێوە نەبووە و ئاغای ڕۆحانی لە ئەوایلی ئەو عینش کە تازە ئینقلابی ئێران کرابوو و دوا شەڕی 8 ساڵی ئێران و عێراق لەو عینا خۆی نیشانداوە کە ئەمانە چۆن کەسێکن چونکە من خەبەرم هەیە ئاغای حەسەنی ڕۆحانی لە دانستنەکەی قەتعنامەی 598 کە ئیمزا کراوە لە بینی ئێران و عێراقا باسی لەوە کردووە کە حتا ئەو ویستوێتی خاکی ئێران بە تەرەف بە عێراق بۆی کە فقط بە جۆرێک بڵێ منافعی خۆیان پارێزرا بکەن بەم شێوە یعنی ئاغای ڕۆحانی بۆ خاکی و نیشتمانی خۆی ئەسڵ ئەرزش قائل نییە لە سەردەمەوە ئەمەم کابرا ئەموا بووە و ئەمە تقریبا پێم بڵێ پێتان وایە حەسەنی ڕۆحانی شکستی هێناوە لە ئیدارەدانی حکومڕانی لە ئێراندا و لە پاڵ ئەوەشدا شکستی هێناوە لە ڕێکەوتن نامە ئەتۆمەکەی کە ئێوە پێی دەڵێن بەرجام لەگەڵ ئەمریکادا من ماشەکە ئێران لە ڕێکەوتن نامەی ئەتۆمیەکە کە لەگەڵ وڵاتانی کە کردی بە هینی خۆی ئەمەل کردووە بەڵام ئەگەر بڵێ ڕۆحانی فریوی خوارد لە ئێعتماد لەگەڵ بە ئەمریکایەکان و ئەوروپاکان بەڵام من لە واتایە من ئەڵم ڕۆحانی و تیمی و ئابەتە بە ئاغای زەریف شکستیان هێناوە و لە ئیدارەکردنی وڵاتیشە ئەم شتە خودی خەڵک ئەزانێت خەڵکی ئێران ئەزانێت کە ئاغای ڕۆحانی بەداخەوە زۆر فەشەل بوو لەم 8 ساڵ کاک ئاکام پێتان وایە ئەگەر ئەو ڕێکەوتنەی نەکردایە ڕێکەوتنامە ئەتۆمەکە کەیەوە پێڵێن بەرجام ئەگەر ئەو ڕێکەوتنامەی نەکردایە لەگەڵ ئەمریکایە بارودۆخی ئێران باشتر ئەبوو بەڵێ باشتر زۆر لەوە من سەرنجی جەناب ڕاکێشم بۆ قسێکی ئۆباما کە کردوێتی وتی ئەگەر ئێران نەهاتانە ئەو تەوافقی هەستەیەیە ئیسەکە ئێران وەکو ئۆتۆبوسێک وە ئەبوو ئەم بابەتە وەکو چی پێڵەن وەکو باسێک وە ئەبوو لای ئێوە نازام چی پێڵەن وەکو باسێک وە ئەبوو کە ئێران ئەگەر نەهاتانە ئەم بەرجامی نەکردا ئێران ئەبوو بە ئەو شۆفێری ئەو باسە و ئێمە ئەبێ ئێران هەرچی بوو تای ئەمان کرد بەڵام ئەمانە هاتن تەواوی ئەسراری ئەم وڵاتیاندا بەدەست ئەمریکا لە ئەتۆمیە هاتن ئەسراری ئابووری وڵاتیاندا بەدەست ئەمریکا و ئەوروپا ئەمە چ وڵاتێکم کاراکە چ خائینێکم کاراکە باشە کاک ئاکان پێتان وایە بارودۆخی ئەم حکومڕانیەی ئێران کە ئەم ماوەی 8 ساڵی ڕابردوو حەسەنی ڕۆحانی بەڕێوەی بردووە کاریگەری خراپی هەبووە لەسەر ئابووری هەرێمی کوردستانیش یا خۆ بە پێچەوانەوە هیچ کاریگەریەکی نییە من ئەو جوابی جەنابتان بە پرسیارێک وەڵامەیەمەوە کاک هێوارد جەنابتان کە خۆتان خەڵکی هەرێمی کوردستانن تقریباً
لە ساڵی 2005ەوە ینی واتە میلادیەوە تا ساڵی 2013 وەزیەتی ئابووری وڵاتی عێراق و بەتایبەت هەرێمی کوردستان چۆن بوو؟ باشە واتە چۆن بوو؟ پرسیار لە جەنابتانەکەم. من لە مووقعی پرسیارم کاکام ناتوانم بەڵامت بەمەوە بەڵام بە حتمی لەوانەیە بارودۆخەکە ئاشکرا بێت. کاکێ بە مەزورم ئەوەیە ئێمە لەواتە ساڵی 2005ەوە تا ساڵی 2013 کە ئەم کاتە کاتی ئەوە بوو کە مەحموودی ئەحمەدی نژاد سەرۆکۆماری ئێران بوو و لە ساڵی 2013ەوە بەولاوە کە حەسەنی ڕۆحانی هاتە سەرکار وەزعیەت معلومە لە وڵاتەکانی دراوسەیە لەو کاتەوە کە حەسەنی ڕۆحانی بۆ بە سەرۆکۆمار و تەوافقی بەتایبەت بەرجامی کردووە وەزعیەتی ئابووری ئێران نەتەنیا هاتە خوارەوە و حاڵەتی چۆنەوە نزیک بە داڕوخانگەی لە وڵاتەکانی کەش نەتیجەیەکی وایە پێتان وایە قەیرانی دارایی لە 2013ەوە کە لە هەرێمی کوردستانە دروست بووە بەشێکی پەیوەستە بەوەی کە حەسەنی ڕۆحانی لە ئێراندا ئیدارەدانی کردو و اقتصادی باشتر نەکردەوەکەوەی کە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان ئێلانی ئابووری ماشەکەن ئەمانە 8 ساڵ هاتن ئەیاوە کاکە دراوسێ ئەوانە مهم نین زۆر مهم ئەمریکایە ئەمریکان بەکەت خوددا ئەزانی ئەمریکانیاوە ئەگەر ئەمریکا هەشتێ بڵێ ئەوروپا ئەم شتە ئەڵێ لە حاڵەتێکە کاتێکە زانیان ئەم 8 ساڵە فریویان خواردووە ئیستا خۆشیان ئەزانن ئیستەم ئاغای زەریفەم ئاغای ڕۆحانی بۆ بڕوایان کە ئەمریکا کەسانێکی درۆزنن کەسانێکن کە بە قەولی خۆیان وەفا ناکەن و ئیسێ بە قسەی ڕێبەری باڵە کۆماری ئیسلامی باوەڕیان هێناوە و بێگومانیش تەسیری بووە و ئەم چونکە ئیسێتۆ وا بیرۆکە کە ئەمانە هیچ کارێک نەکەن فقط چاویان لە دەرەوە بێت شتیوان نابێت ئەمانە لەم مدەتی کەمی ئەم چەند ساڵی دواوەی کە هاتە دەرەوە ترامپ لە ئەمریکەوتنەیە هاتنە ناو وڵاتەوە زانیان لە ئێمە عێراقمان هەیە کە برایەکی نزیکی ئێرانە ئێمە وڵاتی ئەفغانستانمان تورکمەنستانمان ئەرمەنستانمان هەیە و چەندین دانە وڵاتی دراوسێمانەیە تورکیەمان هەیە کە ئەمانە ئێمە ئەوەڵ بین لەگەڵ دراوسەکانمان مراوەداتی اقتصادی بگەین استراتیژی و سیاسەتی ئیبراهیمی ڕەیسی بەو جۆرەیە کە لە سەرەتاوە لەگەڵ دراوسەکانیاندا پەیوەندی باش بکەن گومان ئەوەڵی شت کە ئێمە ئەگەر لە دەوڵەتی ئیبراهیمی ڕەیسیە کە خۆی باسی کردووەلەوە ئیبراهیمی ڕەیسی ئەگەر بێت ئەوڵین کاری گوستەریشی ڕەوابطی اقتصادی لەگەڵ وڵاتانی دراوسەیە ئەوڵین کاری ئەوەیە کاگاکە مەڵام من دوێنێ پرۆگرامێکم بینی لە یەکێک لە کەناڵەکان یەکێک لە چالاکوانەکانی ئێران لە نیشتەجێ ئەمریکایە حتمەن باسی لەوە ئەکرد کە ئیبراهیمی ڕەیسی پیاوێکی خوێن ڕێژە و لە سەردەمی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێراندا یەکێک بووە لەو کەسانەی بە هەزاران کەسی ئیعدام کردووە خۆ ئەگەر بێت و حکومڕانی ئێران بگرێتەوە دەست دووبارە ئەم ئیعدامکردن و کوشتن و بڕینە دروست ئەبێتەوە لە ئێرانە ئەوە ڕاستە ئەگەر ڕاستە بۆ و ئەگەر ڕاستیش نییە وەڵام من بەرەوە چکە پێم خۆشە لەسەر ئەو بابەتە بزانم لە لایەکی تریشەوە شتێکی کە گرنگە لەلام ئەگەر ئیبراهیمی ڕەیسی بێتە سەر حکومڕانی ئێران بارودۆخی ئێران چۆن ئەبێت 4 ساڵ لەمە پێش هەر بەم فیلمە هەر بەم کارە هاتن خەڵک لە وەزعی دارایی خۆیان لە وەزعی ئابووری خۆیان لە 4 ساڵ لەمە پێش کە دووبارە ئینتیخابات بوو لە حەسەنی ڕۆحانی باتەوەجە بۆی کە 4 ساڵ سەرۆکۆمار بوو زۆر ڕازی نەبوون چونکە ئەو عینێک سەرۆکۆمار حەسەن ڕۆحانی لەگەڵ ئیبراهیمی ڕەیسی 4 ساڵ لەمە پێش دووبەرەکانیانە کرد بۆ جێگای سەرۆکۆماری هاتن کەسانێک لە دەرەوە ڕسانەکان لە دەرەوە تۆڕۆکۆماڵەتەکانی دەرەوە نیشانیاندا کاکە ئاغای ئیبراهیمی ڕەیسی قاتڵە ئیعدامە فڵانەکە ئەمەکە ئەتان کوژێ لە حاڵەتێکە تماشا خەڵک بۆوە ڕێی بە ڕوحانیە کە ئیبراهیمی ڕەیسی نەیهێنێتەوە خەڵک هەمومان ئیعدام کات یعنی یەکێک لەوانی کە ڕوحانی ڕێهێنایە لە ساڵی 96 ئەوە بووکە خەڵک لە ترسێک ئیبراهیمی ڕەیسی نەیهێنێتەوە ڕێیان داوە بە ئەو نەک بڵێ ئەوە ئەم ئاکابرا ئابووری وڵاتی ئێران بەهێزەکات و وەزعی خەڵک باشتر ئەکات بەس ئەمە ئیشتبایە خۆتان بیر وەکەن ئەم شتە ئیشتبایە و دوو بابەتی ئیشتیبا مەبەست ڕاست نییە من واتە باسیەکەم میستە بە جەناب باز دەکەم ماشەکە ناغای کاکێبار جەلال جەنابتان عەرزە جەناب بکەم ئاغای ڕەیسی بازەکەن کە ئاغای ڕەیسی ئەعدامی کردووە ووا بازەکەن کە ئاغای ڕەیسی کە لەوێ ینی قودرەتێکی تەواوی بووە لە باسی ئەعدامەکانی ساڵی 60
لە حاڵەتەکەوانە چونکە ئەو عینێ ڕئیسی دیوانی عالی ئێران یعنی ڕئیسی باڵایکی بەشێکی ئیدادی ئێران ئاغای موسەوی ئەردەبیلی بووە کە یەکێکە لە نزیکەکانی لایەنەکانی جریانی ئیسلاح تەڵەب واتە لایەنی ئاغای هاشمی ڕەفسنجانی و ئاغای ڕوحانی و دادستانی کولی ئێران ئەنی کولی وڵاتی ئێران ئاغای موسەوی خوئینی بووە کە ئەمیشە کەسێکە لە نزیکەکانی ئاغای حەسەنی ڕۆحانی و هاشمی ڕەفسنجانی و ڕئیسی زیندانەکانی ئێرانیش ئاغای مەجیدی ئەنساری بووە کە خۆی معاونی پارلەمانی حەسەنی ڕۆحانی بووە لە ساڵێک 4 ساڵەمە پێش و ئەو کەسانی کە دەستیان لەم پەروەندانەیە بۆ بۆی کە پەروەندەکان تماشا بکەن کە دانێکیان ئاغای مستەفا پور محەممەدیە کە ئەویش وەزیری دادگستری ینی وەزیری دادگستری حەسەنی ڕۆحانی بووە واتە کەسێکی کەشیان کە ئاغای نەیریە ئەویش دۆستەکانی خۆیان بوون ئەمانە هەر تەواویان لە مێژووە تا ئێستامانە دۆستەکانی ئاغای حەسەنی ڕۆحانی و ئاغای هین بوون ئاغای هاشمی ڕەفسنجانی بوون بەڵام ئاغای ڕئیسی ئەڵەن ڕئیسی ئەدامەکانی کردووە ئاغای ڕئیسی ساڵی 67 ساڵەکانی 60 ئەسڵەن ئەو معاونی دادستانی کەرەج بووە یعنی شارێک دەرنەزەر بگرن ئەو معاونی ئەو بووە یعنی چۆنڵێ ژێردەستی کەسێک کاری کردووە لە شارێکە ئەسڵەن دەسەڵاتی نەبووە ئاغای حەسەنی ڕۆحانی ئیستا من ئیبراهیمی ڕئیسیە حەسەنی ڕۆحانی ببوورە ئاغای ئیبراهیمی ڕئیسی ساڵی 60 معاونی دادستانی کەرەج بووە یعنی ساڵی 60 ئێران لە دوای 79 کە 1970 لە هەرێمی ساڵی 66 67 من بەتەواتە واتە ساڵەکانی 60 دەڵێم ئەم ئەعدامانە ماشەکن کاکێڤار ئاغای ڕئیسی ساڵی 67 ساڵی 60ەکان ئەسڵەن ئەم برادەرە ئەم کابرایە پۆستێکی وای نەبووە لەناو دەستگای دادی ئێرانە معاونی شارێک بووە لە دادگای شوێنێک معاونی دادستان بووە وە پۆستێکی وای نەبووە واتە بەڵام ئەمانە چونکە خەڵک ئاگاداری تەواویان نییە ئێن سوئیسفاداکەن لە مۆزوعە ئەڵەن ئاغای ڕئیسی ئیعدامەکانی کردووە لەگەڵ ئاغای ناوکەش ئاغا ئەو بەداخۆ ناوکەم کەواتە پێت وایە یعنی ئەمانە پرۆپاگەندەن لەسەر ئیبراهیمی ڕئیسی بۆ ئەم پرۆپاگەندانە ئاکرێت ماشەکن کاگێ هێمار جەلال من عەرز جەناب بکەم من باسی ئیعدامەکانی ساڵی 67 نەکردووە کە من ڕەتی ناکەمەوە ئیعدامانە هەر هەمووی ئیشتباه بوون و ئەم هەمووی دروست بوون و ئەبەم شێوە من پێتان ئەڵێم ئیعدامەکان واتە کە باس کراوە کە ئیبراهیمی ڕئیسی ئەم کارانی کردووە واتە قەتعی یەقین غەڵەتە چونکە ئاغای ڕئیسی معاونی دادستانی کەرەج بووە و هەروەها ساڵی 67 ئەم کەسانەکە ئیعدام کراون دەستیان لە کوشتنی هەزاران نەفەرا بووە لەناو ئێرانە هاتوون مەسەلەن سەفی شوێنهاکیان کە خەڵک بوون لەوێ خەڵکی بێتاوان تەقاندونیانەوە ئاغای مەریەمی ڕەجەوی ئاغای مەسعودی ڕەجەوی کە دەستیان لە پشتی ئەوانە بۆکە دەستیان بە خوێنی هەزاران کوردیش سوورە ئەمانە منافقینن ئەمانە ڕێبەری منافقینن ئێران ئەمانی ئیعدام کردووە ساڵی 67 چێ بەرپرسە لەو ئیعدامانە کاک ئاکام پێتان وایە چێ بەرپرسە لەو ئیعدامانەی کە کراوە چێ بەرپرسە لێی خەڵخاڵی ئاغای حاجی ئاغای کە دانێکی باش لە چی لایەنێکەوەیە دەستمەوەی بزانم لە لایەنی میانڕەوەکانە یاخۆت لانا ئیسلاح تەڵەبە ئاغای خەڵخاڵی ئیسلاح تەڵەب بووە لایەنەکان ڕفیقیکانی ئاغای هاشمی ڕەفسنجانی و ئاغای حەسەنی ڕۆحانی ئەم لایەنیان هەیە بۆ سەرۆک کۆمار ئەو لایەنە بەڵێ ئاغای عەبدولناسری هیممەتی و ئاغای موحسینی مێرعەلی زادەن ئەم دوو نەفەرە بربژێری ئەوانن بۆ سەرۆک کۆماری ئێران و ئەمانەش واتە ئەمانە هەر هەمووی یەک خەتن بەڵامی تر چۆن دەڵێ ئەم ئەبێ بەو کەسە ئەم ئەبێ بەو کەسە هەموویان بۆ یەک هەدەفیش ئەپێکن ئەمانە واتە ئەمانە دوو دانە جیاوازن دوو دانە نەفەری جیاوازن دوو دانە ئینسانی جیاوازن بەڵام لە یەک ڕۆحە ئەو ئەمە ڕێک هەمووی قاچی یەکتر ئەمانە ڕێک شوێن ئەو ئینانە ئەکەون کە ئاغای هاشمی ڕەفسنجانی و ئاغایان ڕۆحانی ئەمانە ئەنجامیان داوە کاک ئاکام ئەزانم کاتەکەت زۆر کورتە ئەمە ئەوە بزانم هەر بەڕاست پێت وایە ئەگەر ئیبراهیمی ڕئیسی کە تۆ پێت وایە یعنی کارکتەرێکی باشە بۆ سەرۆکایەتی کۆماری ئەو وڵاتە واتە ئێران پێت وایە ئەگەر ئەو بێتە سەر حکووم ئەو ڕابردووە دووبارە نابێتەوە یاخود جیاوازیەکەی چییە بێ لەگەڵ ئەم 8 ساڵی پێشووتری
حکومڕانی ڕۆحانی لە ئێراندا. کاکی بەرجەلانی عزی جەناب دەکەم ئیسێکە شاید جەنابتان نەناسن و ئەوڵین جارە من لەگەڵ جەنابتان وتوێژەکەم بەڵام من چەندین ساڵ لەناو کۆماری ئیسلامی من کارەکە من بواتە بەعنوان یەک دانە قوتابیەکەوە لە مەدرسەوە بیڵی ئیسێکە لە زانکۆم کارم فقط خزمەتکردن بە خەڵک بووە و خەڵکیش باش ئەزانن بەتابەت کوردەکان من ئەوە بە خەڵک ئەڵێم ئێمە 6 ساڵ ئەمە 4 ساڵ لەمە و پێش کە ئاغای حەسەنی ڕۆحانی دووبارە خۆی کرد بە بەربژەر وتمان ڕێی پێمێن ئەمە فریوتان ئەیان کلیلێکی بەدەستەوە بوو بۆ کلیلا خەڵکی فریوداوە من لە خزمەت جەنابتانە عەرزەکەم ئاغای ئیبراهیمی ڕەئیسی یەکێکە لەو کەسانی کە ئەگەر بێ بۆ ببێتە سەرۆک کۆمار وەزعیەتی خەڵک زۆر باشە بێت من قەولتان پێم لە ئێرەوە چۆن ئەم ڤیدیۆیی کە من و جەنابەت ئیسێکە ئەنجامیین لای جەنابتان ئەمێنێتەوە واتە من قەول بە جەنابتان ئەم 4 ساڵی کە لە کۆماری ئیسلامی ئەگەر جەنابی ئیبراهیم ڕەئیسی ببێتە سەرۆک کۆمار وەزعیەتی ئابووری ئەم وڵاتی ئێرانە زۆر بەهێزە بێت زۆر بەهێزە بێت ئەی کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و ئەمە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەگەڵ عێراق و لەگەڵ هەر وڵاتێک کە لەگەڵ ئێرانە دەستی دۆستایەتی هەبێت من واتە یەک شتێک لەم هینا بڵێم ئاغای دۆستانی ئێمە لە عێراق برایانی ئێمە لە عێراق من داواکاریەکم لیان هەیە و ئەبێت ببێ ئەم شتەش عێراق و ئێران دوو وڵاتی جیاواز نین دوو وڵاتی بران ئەگەر ڕۆژێک عێراق زەربە بخوا واتە ئێران زەربەی خواردووە و ئەگەر ڕۆژێک ئێران زەربەی بخوا واتە عێراق زەربەی خواردووە و بەڵام یەک شتی کەش بڵم لە ئەو هینەیە تەنها دۆستێکە دۆستی وا سەرەکی ئێران بووە من کارم بۆ نییە قسەهایی پروپاگەندە هەیە و بەداخۆ خەڵکیش ئاگاداری تەواوی ئەو شتانیانە خەڵک بەقسەی من و جەنابەت و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئەکەکە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەش زۆربەی قسەی ئەو کەسانە ئەکەن کە پاریان هێنێ ئایا قەت بووە شەبەکەی ڕوودا و بەزتی پارتی قسە بکە بووە شەبەکەی کوردستان تیوی کوردستان نیوز بێت بەزدی یەکێتی نیشتمانی قسە بکەوە نەوەی نوێ بەزدی خۆی قسە بکە بەم شێوە نییە ئەمانە پاریان لەکوێ بلێەوە بەنەفعی ئەمە قساکە لایەنە قساکەم خەڵکەوە باش ئەزانن بەڵام داوا لە خەڵکەکەم بەتابەت لە بەرپرسانی دڵسۆزی وڵاتی عێراق و بەتابەت هەرێمی کوردستان کە ئێران تەنها وڵاتێکە کە لە هەر هەموو کاتێکە بە کەڵکیان هاتووە خۆیان چا گەزان و ئەگەر ڕۆژێکی کە داعش بێت یا بە جۆرهایەکی کە بەکو داعش هێرشکەنەوە سەر عێراق تەنها وڵاتێکە دووبارە دەستی ئەبێ بۆ درێژکەنەوە لە کۆتایی هەر ئێرانە و حتا ئەگەر ئێوە خوانە خاستە خوانەکە ئەگەر ئێوە ڕۆژێک قەیرانێکتان بۆ پێشبێت ڕائەکەن بۆ کوێ کاکێبە تەنها کەسێک کە ئەمێنێتەوە دۆستانی ئێوەیە برایانی ئێوە لە ئێرانە ئایا ئێوە ینی ئەوەنە بڕواتان هەیە کە ڕاکەن بۆ تورکیا ڕاکەن بۆ کوێ ئێران بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان پێتان وایە بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان ئەم دۆستایەتیە لەگەڵ ئێراندا ناکەن ماشێک دۆستایەتێکە کە شتەکان بەڕوونی بە خەڵک ئاشکرا بکات ئێمە دوژمناتیەکە لەگەڵ ئەمریکامان هەیە دوژمناتیمان لەگەڵ ملەتی ئەمریکا نییە ئێمە دوژمناتیمان هەیە لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا ئەمە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی وتوێتی ئێمە کە ئیسێکاتێکە بە جەنابتان ئەڵێم ئێمە دۆستایەتیمان هەیە لەگەڵ عێراقا لە هەرێمە بەڵام ئێمە ئەمانێ دۆستایەتی دوودانە میلەت بەهێزتر ببێت ئێمە دوودانە میلەتی موسڵمانی مامۆستایانی ئاینی مامۆستایەکانی زانکۆ هەمووی ئەوانە لە هەر کەسێک قوتابیەک ئەبێ تێبکۆشێ بۆی کە ڕەوابەتی هەردوو وڵاتی ئێران و عێراق ئەبێ بەهێزتر ببێت واتە هەرێمی کوردستان و ئێران بەهێزتر ببێت لە هەر کەسێکا بێت چونکە ئەم دوو وڵاتێکن کە ئەتوانن لە هەر هەموو قەیرانێکی ئابووریە پشت بە یەکتر بەستن من ئەو بابەت باسم کرد بۆ لە لایەکی کۆم باسی ئەگەر ئیجازە بم باسی ئەوە بکەم بۆچی ئەبێ نابێ پشت بە وڵاتانێکی کە ببەستن وەکو واتە ئامریکا واتە وڵاتانێکی کە وڵاتانی بیانی کاکێ بەرجەلال جەنابتان ئەزانن کە ئامریکاکان و ئەوروپا لە زۆر کاتە زەربەهایەکیان لە کورداوە کە ئیسێش کورچێکەکەی خۆی نەگرتوێتەوە ئیسێکە هاتوون هەموو شتێک نیشانیان کە بەڵێ ئێران فقط دوژمنی کوردە ئێران دوژمنی کوردە من واتە سەرنج جەناب ڕاکێشم بۆ
بابەتێکی مهم نازانم جەنابتان ئاگادار بنیان نا سەرەتایە و عینەکە کە هەرێمی کوردستان شۆڕشی کرد بە زەدی ڕژیمی بەعس تازە هەرێمی کوردستان هاتووە سەرخۆی دۆستانی ئێوە کە هاتبوون بۆ ئێران داواکاری ئەوەیان کردبوو لە یەک دانە شرکەتێکی ئێرانی کە بێت بۆ ئەوەی کە بیریان بۆ لێیا لە هەرێمی کوردستان بەڵێ بۆیان لێبات ئەم شرکەتەش واتە دەستگا و دەم و دەستگاهایەکە ببێنە بۆ هەرێمی کوردستان ئەم بەڵام لەو کاتەیە کەسانێک کە لە هەرێمی وڵاتانێک لە هەرێمی کوردستان وەکو ئەمریکا مابوون لە دەوروبەرەکە مابوون و ئەم شرکەتەش ئەترسا لەوەی کە ئەگەر ئەم دەم و دەستگا بێنە بۆ هەرێمی کوردستان گران قیمەت بوون ئەمریکا لە لاویان بەرێت و ئەمە باعث بوو کە دۆستانی برادرانی خۆمان لە هەرێمی کوردستانەوە بێن بە جۆرێک کار بکەن بۆەوەی کە ئەم شتە حەل ببێت و ئەو شرکەتی ئێرانیە داوای زەمانەتی کردبوو کە ئەبێ ئێوە زەمانەتم بکەن کە ئەم دەم و دەستگای ئێمە لە هەرێمی کوردستانە هیچ زەربێکی لێوارد نابێت لەلایەن ئامریکایەکانەوە وەکتوبی ئەبێ و زەمانەتێکم پێبن کە لەلایەنی خەڵکی لەلایەن ناوخۆی ئێرانەوە بێت ئەو عینێک بە ئەرزشی ئەو عینێ ئەو شتێک کە من ئاگادارم $1 ملیۆن ئەرزشی بۆ ئەو دەم و دەستگای و ئەویش داوە $1 ملیۆن کردووە برادرانی ئێوەش کە ئەو عینە سەرەتای شۆڕشی هەرێمی کوردستان بووە ڕاپەری هەرێمی کوردستان بووە کەوتونەتە ناو هینێکەوە کە نیازانی چی بکەن هاتوون بۆ ناو ئێران لەگەڵ کەسێک بە ناوی شەهید حاج قاسمی سلەیمانیە دانوستنیان کرۆ و حاج قاسمیان کە بینیوە حاج قاسم سلەیمانی وەکو هەمیشە کە کوردەکان وەکو برای خۆی زانیوە چەکی خۆی یاوە و $1 ملیۆن داوە بە بەرپرسانی هەرێمی کوردستان کە بیا بەو شرکەتی ئێرانیە کەوتوێتی ئەگەر هەر کاتێک وڵا ئەو قسەیە بۆ من گرنگ بوو یعنی حاجی قاسمی سلەیمانی لە 91 $1 ملیۆن یاوە بە بەرپرسانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی لەگەڵ شەریکەکانی ئێرانە ڕێکەوتن کەن تاوەکو بیرەنەوت لێبیرێ لە هەرێمی کوردستانە بێگومان وایە بڕۆن بێگومان وایە حتا بڕۆن لە بەرپرسانی باڵای خۆتان بپرسن ئەم شتە ئەسڵ هەیە و بێجگەل لەوە سەرەتای ڕاپەڕینی هەرێمی کوردستان ئێران ئاو و برق و غاز و ئەمانەی هەموودا بە هەرێمی کوردستان بڕۆن بپرسن ئەم شتانە بپرسن و هەمووی ئەمانە یەکێک لە چوارچەوە هەر هەمووی حاج قاسمی سلەیمانی دەستی تیا بووە لەم هاوکاریانەیە ئەوانە بە بەڵگە و دۆکۆمنت هەیە لە ئێران کاک ئاکام بێگومان ئەم شتانە هەیە چۆن دەنگی شاد دەنگی کاک مەسعود بارزانی کە داواکراوی ئەوەی کردبوو کە بێ بۆ ئەنی ئێران هاوکاری بکە لە بەخسی شەڕی داعشا کە هیچ وڵاتی هاوکاری نەکرد هیچ 35 وڵات هاوکاری مەسعود بارزانی نەکرد و ئێران هاوکاری کرد حتما ئێرانی شاد دەنگی مەسعود بارزانی لەلا بێت کە مەسعود بارزانی باسی کرد باشە دەنگی مەسعود بارزانی هەیە بە دەنگی تۆمارکراو هەیە کە قسەی لەگەڵ حاجی قاسما کرد بێ حاجی قاسمی سلەیمانی کە داواکاری بکات کە هیچ وڵاتێکی دەوروبەر هاوکاری هەرێمی کوردستان ناکەن لە شەڕی داعشا ئیلا ئێران یعنی ئەو دەنگە بە تۆمارکراوی هەیە کاکێ بارجەلال من ناتوانم چونکە خۆ من ناو بڵێ ناو ئەو هینیانیم ناو ئەو سازمانەیە مرواتە من ئەوەتان عەرزەکەم شتێکی ئاساییە کە ئەم شتە زەبط ببێتەوە ئەمە ڕیکۆرد ببێتەوە لە بینی 26 دانە وڵاتێکە هەمووی دۆستەکانی هەرێمی کوردستان بوون لەگەڵ لە شەڕی داعشا تەنها وڵاتێکە لە کاتێکە داعش نزیکی هەولێر بووەوە ئێران بوو و ئەو عینەشکە مەسعود بارزانی سەرۆکی وەختی هەرێمی کوردستان کە تەمازەکرێت لەگەڵ شەهید حاج قاسمی سلەیمانی بێگومان من ئەمە ڕەت ناکەمەوە احتمالی زۆر هەیە کە ڕێکۆردی دەنگی بارزانی شەبێت و پێم باش نییە کە حتا ئەگەر وای خودی مەسعود بارزانی ئەوەتانێ باسی کردووە کە بەڵێ ئێران تەنها وڵاتێک وەکە هاوکاری عێراقی هەرێمی کوردستانێکی بدونی هیچ مەسەر مەنافعێک بڵێ من ئەو کۆمەک دەکەم بەڵام ئێوە ئەو کارم بۆ بکەن ئەو پارەم پێبن ئێوە ئەو نەوتەم پێبن ئەسەر ئەو شتانە نییە و زۆر شتیش کە ئەوترێ مەسەرەن ئەوە ئێران ئەو کارە ئەکات و فڵانە کات و ئەمە ئەکا خەڵک
زۆر لە ڕاستی نەگرێت بڵ ئەمانە ڕاستن چونکە ئەمانە کەسانێک ئەمانە بڵاوەکەن و خۆ خەڵکی ژەزانن زۆر قسەی ئەو کەسانێک ئەمانە بڵاوەکەنە درۆن باش و ئەمانە شتێکەڵمانەکەن بۆی کە ڕقوکینی ئەوان نسبەت بە ئێران زیاتر ببێت بە خااتری ئەوەی کە من ئەگەی جازە من نکتەیکە بڵم و ئەمانە بۆ خااتر و ئەم کەسانی کە دەهۆڵی ئەوە ئەکتن کە ئێران دوژمنی کۆماری ئیسلامیە و دەهۆڵی ئەوە ئەکتن کە ئەوروپایەکان و ئەمریکایەکان دۆسی ئەوانە تماشا بکەم زان ئەو کەسانی سەرمایەکانی وڵاتە سەرمایەکانی خانەوادەکان و تاپەکان لەکوێیانە ئەکسەری ئەوانە سەرمایەکانیان لە ئەوروپایە و لە ئەمریکایە ئەگەر پیاون ئەو کەسانی کە دەهۆڵی دژمناتی لە بینی ئێران و عێراق و هەرێمی کوردستانە ئەکوتن بێن دەهۆڵی ئەوە بکتن کە ئەمریکا چەنە خیانەتی کرۆ بە هەرێمی کوردستان دەهۆڵی ئەوە بکتن بڵە بزانن کە ئەوروپا چەنە خیانەتی کرد بە هەرێمی کوردستانە ئەگەر ئەتوانن بەڵام ناتوانن ئەگەر ئەوان ئەو کارە بکەن تەواوی پارە و پوڵ و مڵک و سامانی ئەوان لە وڵاتانە بلۆگەکرێت باش من ئەو بڵێم کاک ئاکام وەڵا وەکو دوا پرسیار ئەزانم کاتەکەت زۆر کورتە بمبورە لەوەی کاتم گرتی بەڵام وەکو دوا پرسیار ئەمەد دێ ئەەکەم ئایا ئەگەر هەروەک لە چوارچەوەی ئەو دوژمنایەتیە کە باست کرد بەرپرسانی هەرێم یاخود هەرێمی کوردستان لە هۆڵی ئەم دوژمنایەتیە لەگەڵ ئێراندا بکوتن بەڕاست داهاتوو چارەنووسی هەرێمی کوردستان و بەرپرسانی هەرێمی کوردستان چۆن ئەبێ پێت وایە کاکێ باجەڵیان واتە ئەمە شتی مهم بڵم بڵێم تماشا بکەن داهاتووی هەردوو وڵاتەکانی وڵاتە موسڵمانەکان ئینشاء الله ڕوو بە باش بوونە و ئەوەش ئەبینن لە توولی 4 ساڵی داهاتووە وەزئی ئابووری وڵاتە ئیسلامیەکان ڕوو بە باش بوونە واتە ئێران بێت عێراق بێت و هەر وڵاتێکی ئیسلامی کە بێت بەڵام وڵاتایە کە دەستی برایەتیان هەبێنە ناو یەکە نەک ئەوەی دەستی دوژمنایەتی وە پشتەوە ڕەوابەتیان هەبێت لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا و وڵاتەکانێکی کە هەر هەموو دوژمنی ئیسلامن و یعنی داهاتوێکی گەش هەیە بۆ وڵاتانی عێراق و ئێران بەو بەم زوانە خەڵکیش لە کاتێک ئینشاء الله ئەگەر ببینین کە لە ئێرانە دەوڵەتی ئاغای ئیبراهیمی ڕیسی بێتە سەرکار خەڵک ئەمە لە 1-2 ساڵی ئایندا ئەیبینێ ئینشاء الله واتە جەنابەت فەرمووت کە شتێک هەیە کە ئەم بەرپرسانە باسی بەرپرسەکانە کرد ماشا بکەن ئێمە لە ئێرانە سەرەتای شۆڕشی ئێرانە ئینقلابی ئێرانە ئەوڵین ڕئیس جمهور ئەوڵی سەرۆک کۆمار کە بوو ئاغای بەنی سەدر بوو ئاغای بەنی سەدر واتە ئای بەنی سەدر نزیکی 12 ملیۆن خەڵکی ئێران ڕێی دەنگی پێەیە وێن خەڵکی ئێران دەنگی پێەیە و هەڵی بژات و دووە ئەوە هاتن لە زمانی ئەو عینە ئیمام خومینی مابوو و کاتێکە جەنابی کەم خەریب بوو هات قسەهایەکی وت وەکو ئاغای حەسەنی ڕۆحانی عەمەلی کرد یعنی ئەویش وەکو ئاغای حەسەنی ڕۆحانی عەمەلی کرد لە زمانی نزیکی شەڕا بوو ئەویش قسەهایەکی واتە قسەهایەکی کرد ئەیوت ئێمە بابین خاک بین با دوژمن ئیتر ئەوەنە نەیاتە پێشەوە ئەمە قسەی ئاغای بەنی سەدر بووە باشە واتە حەسەن ڕۆحانی وەکو ئەو قسەیە کرد مەسەڵەن ئەیوت ئێمە وەرن با ئیمتیاز بین بە ئەمریکایەکان لێمان ڕازی بێت لە حاڵێکە ئەگەر کەسێک مێزەری مەلایەتی لەسەر بێت کاکو قورئان ئیشاری پێکراوە یەهودی و نەسارا و ئەمانە دوژمنانی ئیسلامن و تا ئەوانە خوا نێتە سەر دینی ئەوان لە تۆ ڕازی نابن بەڵام ئەمان کابرایە حتا نە دینەکەی دروست بوو نە دکتۆراکەی ڕسالەکەی دروست بوو هیچ شتێکی دروست نەبوو و ئاغای بەنی سەدر عاقبەتی چی لێ هات ئاغای بەنی سەدر و عاقبەتەکەی وای لێ هات وە مدەتێکە لەسەر کار بوو ڕای کرد چونکە بوو جاسوسی ئیسرائیل و ئیسیا بوو بوساد بوو ئاغای بەنی سەدر و ئاغای بەنی سەدر چارشەوێکی لەسەر کرد و چارشەوێکی ماز ببەخشم قساکەم چارشەوێکی ژنانەی لەسەر کرد و بە شێوەی ژنانە لە ئێران ڕای کرد بە هەوا بە فڕۆکە و ئیسەش لە پاریسە و لە پاریس و لەندەن دائنیشێت و من پێم باش نییە کەسانێک لە هەر وڵاتێکی ئیسلامیە بن لە هەر وڵاتێکا ببەتە بە لە عێراق و هەرێمی کوردستانە پشتیان بە کەسانی وەکو ئەمریکا و ئەمانە خۆش بێت چونکە ئەمریکا بە شوێن مەنافعی خۆیەوەیەتی هیچ کات ئەمریکا بە خاتری ئێوەی کوردستان نایە
منافعی خۆی خاتە ژێر سوعالەوە هەروەکە لە عەفرەی ناکردی هەروەکو کە لە ڕەفراندۆما بۆ هەرێمی کوردستانی کرد پێشنیارم بە بەرپرسانی هەر وڵاتێک بێ بەتابەت هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەمریکا بەدەستی خۆیان مەزانن ئەمریکا و ئیسرائیل و هەر ئیسرائیل باسی ناکەم ئیسرائیل وڵاتێکە وڵاتێکەکە وڵاتی فڵستینی ژاڵ کردووە بەڵام ئەز جناب بکەم هەر کەسێک بەرپرسێک هیمکە عاقبەتی وەکو بەنی سەدر لێ دێ یعنی شاید ڕۆژێک ئەم کەسانی کە خەڵکی هەرێمی کوردستانیان چەوساندۆتەوە و هاتوون منافعی خەڵکی هەرێمی کوردستانیان هەزینە کردووە بۆ خۆشگوزەرانی بۆ ماڵکڕین بۆ ماشینکڕین بۆ هەر شتێک ئەبێ شاید ڕۆژێک وەکو ئاغای بەنی سەدر ئەبێ لە چک لەسەرکەن و لە هەرێمی کوردستان ڕابکەن بەس ئەبێ ئاگیان لە خۆیان بێ کە ئەبێ لە مێژوو عیبرەت وەربگرن ئینشەڵڵا هەرێمی کوردستانیش داهاتوێکی باشی بۆ ئەخوازم چونکە واقعاً هەرێمی کوردستان خەڵکی باشی هەیە و لیاقەتی ئەوەن کە باشترین خزمەتگوزاری لەگەڵا بکرێت و دووبارە دووپات یەکەم و ئێران لە هەر کاتێکا بووە سابتی کردووە کە دۆستی کورد بووە بەتابەت هەرێمی کوردستان بووە یەک نکتەی کە ئەڵێن ماشای تەواوی چوار پارچەی کوردستان بکە تەواوی چوار پارچەی کوردستان ئەوە مەبینە لە هەر ساڵی ڕابردووە لە ئێران چی لێ پێشهاتووە ئەماش کە بووە لە ئێرانە بەخاتی نفوزی ئەوانن کە دڵیان سپاردووە بەدەست ئەمریکا و ئەوروپایەکان من هەر ساڵەکە لە نەزەر ناگرم ئێوە لە توولێ ئێوە تماشا بکەن زان لەم چوار پارچەی کوردستانەیە لەم چوار بەشەی کوردستانەیە وەزعیەتی خەڵک چۆنە بزانن حکوومەتەکان چۆن لەگەڵ کوردەکانە هەڵس و کەوتیان کردووە بڕۆ تماشاکەن باشترین هەڵس و کەوتێکە کراوە لە ئێران بەرابەر کوردەکان کراوە و ئەگەر لەسەر ئەو قسەم نین بڕۆ تماشا فەرمایشەکانی دوکتۆر هەباڵ ئەبوبەکر بکەن کە تازەگی لە بانووی کوردستان و لە وڵات لە شارە کوردنشینەکانەوە هاتوتەوە زۆر سپاس بۆ ئاکامی ساڵحی یەکێک لە هەرە چالاکوانە بەناوبانگەکانی وڵاتی ئێران لە هەمان کاتیشە یەکێک لە بلیمەتانی کورد لە تاران و خوێندکاری زانکۆی ئازادی تاران خوێندکاری کۆلێژی پزیشکی سپاس بۆ ئەوی لەگەڵمان نبووی سپاس بۆ کات و قسەکانت خزمەتان خۆشحاڵم سڵاوی ئێمە بە هەرێمی کوردستان